فرەژنی یەکێکە لەو گرفتانەی کە هەمیشە کاریگەری لەسەر کۆمەڵگە داناوە. بۆچی شریعەت ڕێگەی داوە بە فرەژنی؟ ئایا فرەژنی دیاردەیەکی ئاینیە یا دابوونەریتێکی کۆمەڵگەی خێڵەکی عەرەبیە و شریعەت ڕێگەی لێ نەگرتووە؟ ئایا لێکەوتەکانی ئەم دیاردەیە لەسەر کۆمەڵگە بە تایبەتی کۆمەڵگەی کوردەواری چییە؟ بینەرمان. فرەژنی یەکێکە لەو بابەتە هەستیارانەی کە هەموو بەشێک لە شەریعەت و ئاین سیر دەکرێت و هەم ڕێگێکی قوڵی لە ناو کولتوری عەرەبیدا هەیە کە بە تەواوی گزارش لە دەسەڵاتی پیاو سالاری و کۆمەڵگای خێڵەکی بەدەوی دەکات. ئەوەی وەک کێشە خۆی دەردەخات ئەوەیە کە تاکو ئێستا زانایانی ئیسلام نەیانتوانیوە لە ڕووی دەروونناسی و کولتوری و مێژووییەوە قسەیەکی جددی لەسەر بابەتەکە بکەن و تەنیا لەو بازنەداخراوەدا دەخولێنەوە کە 14 سەدەیە بۆیان چێشراوە. ئەوە جگە لەوەی شریعەت بە هیچ شێوەیەک سەیری فرەژنی نەکردووە وەک فەرمانێک، بەڵکو وەکو ئەمری واقع مامەڵەی لەگەڵدا کردووە و سنوورداری کردووە. کەچی ئەوەی تێبینی دەکرێت ئەوەیە زانایانی ئیسلام و ئیسلامیەکانیش ئەم پرسیان کردووەتە پرسێکی چارەنووساز و جەوهەری لە شریعەتدا. دینی ئیسلام بۆ فرەژنی یەکژنیە یەکەم بە بەڵگەی ئەوەی کە خوای گەورە ئەو ڕۆژەی حەزرەتی ئادەمی دروست کرد. یەکەم مرۆڤ لەسەر زەویدا بەڕێزان کێ بوو؟ باوکە ئادەم بوو. ئەو ڕۆژێک کە خوا ئادەمی دروست کرد، ئادەم یەک نەخۆشی لەگەڵ نەبوو، وانە ئافرەت ئەوەندە بەهێز بێ، ئەوەندە خاوەنی سام و هەیبەتی خۆی بێ، پیاو نەتوانێ وەکو کاڵا یاری پێ بکە، من تۆ دەکڕم و تۆ تەڵاق دەدەم و تۆ دێن و ئەوەندە دێنم. ئاینی پیرۆزی ئیسلام فرەژنی بۆ یەک پیاو دانەهێناوە، بەڵکو کەمی کردووەتەوە تا چوار بۆ کەسێک کەوا بتوانێ و عادل بێ و قدرەت و ئیمکاناتی مادی و معنەوی هەبێ. بەر لە ئیسلام فرەژنی هەبوو، فرەژنی لە ئیسلام نییە، هەموو زادن ئیسلام فرەژنی تێداوە بوختانە بە ئیسلام دەکرێت، ئەوە درۆیە بە ئیسلام دەکرێت. ئیسلام فرەژنی تێدا نییە، پێشتر فرەژنی هەبوو، ئیسلام هات فرەژنی نەهێشت، بەڵکو کردێت چەندژنی. تەعەدود یعنی چەندژنی. سەبارەت بە پەیوەندی نێواندا بوونەریت و بنەماکانی شریعەتی ئیسلام سەبارەت بە فرەژنی دەپرسین، ئایا قورئان و فەرموودە چۆن سەیری ئەم پرسیان کردووە و تا چەند ژیانی خێڵێکی کۆمەڵگای عەرەبی لەم پرسەدا ڕەنگی داوەتەوە؟ ئەم پرسە چۆن لە دەقەوە گوازراوەتەوە بۆ ناو واقع و شێوازی مامەڵەکردنی زانایان و خەڵک بەگشتی چۆن بووە؟ مامۆستا ئێمە ئاەتێکمانەیە لە ئەوڵی سوورەتی نیساء فەنکیحوا ما طاب لەکم من النساء مثنى وثلاث ورباع. هەرچەند تۆزێک اشتباه هەیە لەوەی کە وإن ألا تعدلوا في اليتامى فانكحوا ما طاب لكم، أما أو أبرنين فانكحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع. آخر ما الفقه شاشتك معناه على كل أمر للوجوب حقيقة. بەڵام دوایڵە ئەگەر شتێک ناتکە تەقیدی بکات. ئەم ئەمرە لێرە وەک لە عولەما بەڕێزش خۆتیشێک لەوانی کە شارەزاییی باشت هەیە لەم بوارەیە، بەڵێن ئەو ئەمرە لەیە بۆ ئیباحەیە، بۆ وجوب نییە، کەواتە تەعەدود یا فرەژنی یا دووسێ شتێک نییە لە دین بێ، شەکو نان خواردنێک وەکو ئەو خواردنێک مەعامەلەی لەگەڵا کردوت. بەڕێزشت پێت وایە تەنیا هەر ئەوە نیە شتێک نییە کە پێی بوترێ فرەژنی ئیسلام فرەژنی حەڵال کردو ئەمە فەرزی کرد، هەر تەبیعی ژیان بێت وەک سونەتێکی ژیان. فعلی ئەمری لێرە فەنکیحوا ئەوەی کە تۆ کورت کردەوە من دەویست بە درێژی بڵێم بێگومان بۆ وجوب نییە، بۆ فەرز نییە. نا فەرز نییە لەسەر پیاو کە ئەبێ تەعەدود بکە، بێگومان بوو بۆ وجوب نییە. لە وردبینی لە خوێندنەوەی ئاەتەکەیە مباحێکمان بۆ ڕوون دەکاتەوە کە لە لای ئەو بیئەیەی کە قورئانی تیا هاتە خوارەوە ئاسایی بوو، ئیقرارە لەسەر شتێک کە هەبوو بەڵام بەدانانی دوو مەرجی سەرەکی کە قورئانەکە ڕوونی کردوێتەوە. ئەو دوو مەرجە کە لەناو ئاەتەکە باشە مامۆستا، ئەو دوو مەرجە نەبوو کەوا بوو ئەو کەسەی کە ئەو دوو مەرجەی جێبەجێ نەکرد، یعنی ئەو ڕێگە پێدانە مەشروطەی ئەگەر کرد مەنات ئەو کەسە لە ڕێگە پێدانەکە
سنووری حرام بەسەر ئەبێت ئەو کاتە ئەو کاتە نەبێتە شەڕێکی بێزەنتیانە لە مەسەلەکەیە. من باسی شرعەکە مامۆس لە شرعە ئەو بڵین شەرتانە بۆ تەحریم و تەحلیلە یا بۆ با بڵین یعنی لە ڕوکنی زەواجەکە نیە بەڵام وا باشترە وابێت فإن خفتم ألا تعدلوا فواحدة أو ما ملكت أيمانكم باشا فواحدة أو تركيزة قرآنية فإن خفتم ألا تعدلوا فواحدة ما مسا برزت بتوع عدالة للركني أو زواجه يعني أجر كابرا عادل نبو يتر حرام بينه يعني هالشرط هيك نا فإن خفتم ألا تعدلوا فواحدة بتوع حرام جن دوم بينه أجر ئەوەی کە خەڵک دەیکات ئەوەی کە خەڵک دەیکات لە عورف دەرچوونیشە نەک هەر عورفیشە چ جای لە شەریعەت دەرچوون مامۆستا با بڵێن ئێستا لە کوردستانە وەکو بەڕێزت فەرموود یەکەم ئەمە ئیباحەیە دووەم کۆمەڵگە لە قورئان لە کۆمەڵگەیە کە دابەزیوە کە ئەم شتەی پێ خۆش بوو ئێستا لە پەرلەمانی کوردستانە با بڵێن ئفتیرازن لە پەرلەمان لە تونسا کە ئەمە ڕوویاوە تعددی قەدەغە کردو بە هەموو ماناک پێت وایە ئەمە کفرێکە کراوە یا مخالفەیەکی شریعەتە یا الفتوى تقدر زمانا ومكانا وشخصا بمعنوێت بەشەکەی تری ئاەتەکە بخەریدەوە وەکو شنقیتیکە و یەکێ لەو کتێبانێکە من لە بەردەمیادانیش لە ئەڵڵ ئەلبەیانە و پێش ئەوێژی بن و حەزم و خەڵکی تریش قسەی جوانیان کردووە خۆی گەورە نافەرمێ وەلەن تعدلوا بين الزوجتين ولو حرصتم ولن تعدلوا بين النساء بەسی سەیکۆلۆجیەت و تربیەی شێوە دروستبوونی خانم دەکات توخمی مێ لە ڕەگەزی ئینسان هەمومان یەک ڕەگەزین کە لە جنسێکین دوای توخمەکەمان ژیان نێرومێ توخمی مێ ئەمە لە تایبەتمەندیەکانێتی شتە تایبەتیەکانی خۆی پێ قبول نییە یان کە خۆی و ئازانێکی خۆیەتی وە کەسی تر ببێ ئەگەر ئێمە لەبەر خاتری ئەوەی ئایا خانمێک ڕازی ئەبێ یا ڕازی نابێ بە ژنەکانی محەممەدە مستەفا صلی الله عليه وسلم ژنێک نییە ژنێک لە خۆی بە جوانتر بزانێ ئەمە یەک وە ژنێکیش نییە دان بەوەدا بنێ کە ئەو مافە مامۆستا من هاتیتە سەر شوێنێک کە حساسە ئەمە پرسیارێک ئێمە زانین وەکو ئەوترێ ئیسلام دینی فیترەیە لەگەڵ فیترەی ئینسانە منسەجمە فطرة الله التي فطر الناس عليها خۆشنیش ئینسانە باش ئەی باشە خۆ ئەمە لەگەڵ فیترەی ژنا ناگونجی تعدل وەکو خۆت فەرموود ژن نییە ئەمەی قوبول بێت کە نیانی لەگەڵ فیترەتیان ناگونجێ تەنانەت پێغەمبەری ئیسلام خۆشی قوبولی نەبوو بەسەر فاتیمەی کچە حەدیثەکەی بوخاری مسلم فاطمة بضعة مني من أذاها فقد أذاني لەبەر ئەوەی کە عەلی ژنی بەسرا بێنێ ئەوە بوو فاتیمە چوو بەلای باوکی وتی باوکە خەڵگەڵێن تۆ لەسەر کچەکانت تووڕە نابیت بەمە فاتیمە وەکو بڵێ دەماری باوکاتی باوکی ئەگرێ ئەویشە ڕەسێڵە فاطمة بضعة مني من أذاها فقد بۆ خەڵکیش باوکی نییە باوکو برای نییە ژنی کچی خەڵکیش بە هەمان شێوە نیە مامۆستانی لە فیترەتی ئافرەت فیترەت بریتیە لەوەی حەزەکانی چۆنە لە 100% ئەگەر حەزەکانی وانە بوو ئیتر ئەمە عکسی فیترەکەیەتی نا کەسمان فیترەتمان نییە کە حەزمان بە مردن بێ کەسمان حەزمان بە کوشتن نییە حەزمان بەوە نییە بکوژرین بەڵام قبوڵیشەکە ئەمانە قبوڵی مردن جەبرێکی ژیانی نا نەک مردن وەکو خۆی خۆمانی بۆ لە پێناو مەبادی ئابدەین بە کوشت کەچی لەگەڵ فیترەتی طەبیعەتەکەمانە ناگونجێ کە حەزەکەمانە بەڵام کۆمەڵێ فەرمانی شەریعەت دێتە پێشەوانێ و موجبەر ئەبی کە ئەبێ ئەو ئیش آخر مەسەن مامۆستا عومەر وەک شەخص بڵێ خۆی ئەتوانێت بیکە ئەتوانێ نیکە بەڵێ كتب عليكم القتال وهو كره لكم بەڵام ئەمە شتێکی ئامە فیترەتی ژن ئەمە ئێمە بۆ ناوە بنێن بە فیترەتەکە ئەمە بەشێکە لە سایکۆلۆجیەتەکەی نەک بریتی بێت لە فیترە ئەو فیترەتەی کە جەنابەت تەفسیری وا دەکەی ئەم تەفسیری واناکەم ئەو فیترەتە نییە کە تایە مەبەستێتی ئەو لادانای لە هینەکەی خۆی ئەوەش دووبارە فیترەتەکەیەتی بەشی دوو هەمی شتاکە پرسە قسەکانی جەنابیشێت لە پشت سەری منەوە لە ڕیزی دوو هەمە صحیحی بوخاری و مسلم و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕەنگە لە قۆناغێکی ژیانمان من هەچی کەوترا بوخاری شەڕی لەسەر بکەم بەڵام ئێستا عومەر چنگانی کە لە بەرنامەیەکی جەناب تا قسە دەکا
پێم وانە خی گەورە ئەم قورآانەی نردبێتە خوارەوە کەچی ئەم هەموو حەدیسە کە ئێستا بەس لە کتێبخانەکەی منە 300,000 بەلانی کەمەوە حەدیث هەبێ ئەم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەندە کاتی هەبوو بێ ئەم هەموو قسەیە بکات و هەر قسە بکە و هەر قسە بکە و هەر قسە بکە لەسەر حسابی فرامۆشکردنی ئەو قورآانە ئێمە شتێکی زۆرمان لە بەردەست و لە کتێبخانەکانمانە کۆ کردوەوە کەواتە بەڕێز پێت وایە حەدیث نەبێ کەوابوو تێگەیشتم من پێویستیم بە عادە نەزەر هەیە لە خودی صحیحی بوخاریەوە پێداوەرە تا بۆ خوارەوە بەو خەڵکە بڵین کاکە ئێمە چەند ساڵە درۆتان لەگەڵەکەین چونکە خۆشمان تێ نەگەیشتون دەبێ ئەم شۆڕشە بەسەر ینی خۆمان تێ نەگەیشتون بووە بەسمان مەسا پێت وانێ خۆ زۆرمان تێش گەیشتو بەڵام لەبەر خەڵک ناوێرە قسەکان بکە هەر لەم مەسەلەی تەعادودیا مەسەرەن لە کۆمەڵگە بەخواکردن دەبێت کە من هاوارمە لە دەسی دیکتاتۆریەتی کۆمەڵگە بەخواکردن چۆ تۆ تعبیرە سیاسیەکە بڵێ نایبنێ دیکتاتۆریەت دەڵم کۆمەڵگە بەخواکردن فرۆژنە ڕاستە لە ئاینی ئیسلام باسی چوار ئافرەتی کردێ بۆ هەر پیاوێک بەڵام دەتوانم بڵێم تەنیا دەتوانێت ئافرەت ڕۆلی چوار ئافرەت بژێڕێ بۆ پیاوەکەی ناوی ژنی دووەم دێ لەگەن خێزانی هەر یەکەکی ئەو چای دەستە پشتی سەری هە پێی ناخۆش دەبی بۆ زۆریش ناخۆشە لەوی شتێکی باش نییە بە من کەسانێکی کەم هەیە بتوانێت یەک ژن بێنێ بۆ فرێژنی شتێکی وەکو دینیان حەلالە وەکو ڕئیش شتێکی یعنی خۆشە تعددی زەوجاتی خراپە چکو شتێکی زۆر ناخۆشە لە بۆ ژنەی یعنی ژنەکە دی وەرێ مالی وێ پیاوی وێ منداڵی وێ ئەو شتانە زۆر خراپە زۆر ناخۆشە ینی بۆمە بۆ ژنایەن ئەو شتانە شریعتیش ینی ڕێ پێداوە مەسەلەن تا چوار ژن احتیاجە ئینسانیش مەسەلەن قەدەر ئیمکانێتی خۆی ئیمکانێتێوی زۆر ئاساییە یەکسان ڕاگری مامناوەندی زۆر احتیاجە سنووردارکردنی فرەژنی لە سەردەمی خۆیدا هەنگاوێکی گرنگ بووە بۆ ئەوەی ژن لەو فەوزایە دەربچێت کە لەوە پێشە بووە چونکە عەرەب پێش ئیسلام هیچ ژمارەیەکی دیاریکراویان نەبوو بۆ فرەژنی بەڵکو کەسێک توانای هەبوایە دەیتوانی دەیان ژنڕیز بکات و وەکو شت و کەلوپەلەکانی خۆی مامەڵەی لەگەڵدا بکات ئایا ڕاستە فرەژنی چارەسەرە بۆ هەندێک کێشەی کۆمەڵایەتی تایبەت بە ئافرەتان وەک باز دەکرێت یان ئەمە خۆی کێشەکەی قوڵتر کردووەتەوە و تەنیا هەوڵێکە بۆ ڕازیکردنی خواست و ویستی پیاو ئەم پرسە چەندە کاریگەری هەبووە لەسەر زیادبوونی ئاستی تونند و تیژی لە کۆمەلگای کوردستاندا فرەژنی ئەگەر لە ڕۆی سۆسیۆلۆژی و سێریکین جۆرێکە لە پێداویستی کۆمەلگەی زراعی کۆمەلگەی کشتیاری یانێ ئەو کۆمەلگانی کە حەزەری بوون هەڵێن حەزەری یانی لە گوندا بوون کۆچەری نەبوون ئەنجا خەریکی کشتتوکاڵ بوون پێویستیان بەدەستی کار زۆر بووە ئەم بە پێی سۆسیۆلۆژی یانی واز لە دەخەدینەکان بێنەجار لەبەرەوە مەجبور بوون پێویستیان بەوە بووە کە دەستی کاریان زۆر بێت لە پرسیارێکە لەمە تەعەدود فەرزیەکە دینێکەوە ئەو خەڵکەوای لێ کردو لەم سەردەمە یا شتێکە بۆ سەردەمێک بۆ ئەتوانێت لە سەردەمێکان نەبێت ساڵانە کە ئامارەکان دەردەچن لە هەرێمی کوردستان ئەو ئامارانی کەوا تونند و تیژیە و بەرامبەر ژنان و بەرامبەر بڵێن تاچی هەرێمی کوردستان دەگرێتن تەماشا دەکەین بابەتی فرەژنیەکە کەمترە لە هەموو بابەتەکانی کە تونند و تیژی کە بەرامبەر ژن بە تایبەتی ئەنجام دەدرێتن چۆن کەمترمە بەس چی بۆ ئەم قسێ بڵین ئیحساییکە بۆتان هەیە ئەو ئامارە تونند و تیژی وەک چی حسابەکات یعنی فرەژنی لە پاڵ حاڵەتەکانی تونند و تیژی کاتێککە مەسەلەن تۆ هەموو ئەو دیاردانێکەوە لە ناو کۆمەلگادا هەیە لە تونند و تیژیە لە فرەژنیە لە بۆ نمونە تەلاقدانە کە ئامارەکانمان بەیەکەوە لە بۆ دێتن مەبەستم لە هەموو ئەو دیاردانێکەوە لە ناو کۆمەلگادا هەیە فرەژنی ڕێژەکەی کەمترە من مەبەستم لێرە ئەوەیە بگەمە ئەو ئامانجەی کە بڵێم فرەژنی لە هەرێمی کوردستانیش کاڵ بوویتەوە بابەتی فرەژنی بابەتێک نییە بە بۆ چوونی من کۆمەلگای پێ مەشغوڵ بکەین یان کۆمەڵێک خەڵکی پێوە مەشغوڵ بکەین بەڵکو بابەتێکی تاکە کەسیە بۆش تەمەشا دەکەن ینی حتا لە شەرعیشدا کە باسی فرەژنی دەکرێتن واجبی نەکردیا فەرزیشی نەکردیا بەڵکو حاڵەتەکان دەگۆڕدرێن ینی حاڵەتی کەسەکە دەگۆڕدرێتن بەپێی حاڵەتی کەسەکە و لە ئەسڵا خۆی مباحە ئەوەی کە ئەمە دراسەمان کردی و زانیاریمان لەسەردا هەیە فەرز نییە بەجی هێشتیە بەپێی حاڵەتی کەسەکە بەپێی حاڵەتی کۆمەلگایەکە ینی ئیشتیهادی تێدا بکاتن و بابەتەکە بێنێتە ئاراوە باش کەژەڵ خەمن ڕۆژە جۆم لە ئەندامێکی دیاری ناو
یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ لە سەرکردایەتیشە لە کاتی مناقەشەیەکە و باسی بێوەژن کرا بێوەژن ئەبێ بۆ ئەی بێوەژن چی لە بکەن یعنی ئەم بەم کەلیمەیە کە زۆر غەریب بوو بەلامەوەتی ئەی بێوەژن پیان بۆ بەکرێ بگرین یعنی مشکلی بێوەژنی ئەوە گەورەیە کە تۆ پێویستە بەوە بێت کە فرەژنی بۆینکە یا ئەبێ مەسەلەی بێوەژنی و ئافرەت کە کچ نەبێ بێتە حاڵەتێکی طبیعی لە ناو کۆمەڵگەیە وەکو چۆن کچێک شۆکە چ مشکلێکی وەک لە ئەوروپا بینین وەک لە مۆریتانیا و لە ئەفریقیا زۆر طبیعیە تەنانەت لە ئێرانیشە مەسەلەی بێوەژن ئەسڵەن زۆرجار لە کچ باشترە بەلایەنەوە بەڵێ خۆی ئێمە بابەتی بێوەژن و بابەتی ئافرەت و بابەتی کچی بەتەمەن نەیبەستینەوە بە بابەتەوەکو کوتلەکی جنسی تەمەشای ئافرەتەکانەوە بکرێت ئێمە دەبیر وەکەیت کەشی ببینینەوە ڕوێ ئەوەی لە ڕووی بژێوی لە ڕووی اقتصادی لە ڕووی دارایی بۆ نمونە مەسەلەن ئەو حەدیسەیکەوە کاتێککە ئەو سێ کەسەی چوونە تایەکە و لە ئەشکەوتەکە گیریان خوان ئەو گەنجێکە گوتی من چەند جارێک داوای و ئافرەتەم کرد کەوا بێتن کارێکی وام لەگەڵ ئەنجام بداتن لە هیچ کاتێک تەسلیمم نەبوو خۆی نەخستە ژێردەسین بەڵام ئەو کاتێک کە برسێتی وای لێ کرد تەنازولی کردکە ئافرەت ینی حاڵەتی برسێتەکە بژێویەکە زۆر جاروا لە ئافرەت دەکاتن بۆیە ئەو تێڕوانینەی کۆمەڵگا یان هەر کەسێک بیکاتن بۆ ئافرەت وەکو کیانی کوتلەیەکی جنسی تەمەشای ئافرەت بکاتن من لەگەڵی نیمە بەڵکو دەبی هەموو جانبەکانی هەموو ڕەهەندەکانی وەرگن هەر تەنها ڕەهەندی جنسی نیە بۆ من ئەگەر ئافرەتی پێتوانێ ئافرەت ئەگەر ئازادی ئابووری خۆی هەبێت سەربەستی ئابووری خۆی هەبێت جا من دەمێت بەوەش نییە کە تۆ باسی ئەەکەیت یان وەکو باس ئەەکە یەکێک لە گرفتەکانی ئافرەت ژن کە ئەوێ شوو بکات مەسەرەن چ ئانیس بێ چ بێوەژن بێت چ بێ ئەوەیە کە ئازادێکی ئابووری نییە دەخلێکی نییە داهاتێکی نییە ئەگەر پێویستی بەوە نەبیانی خۆی زۆر جاری وایە مەسەرەن حاڵەتە اقتصادیەکەی داراییەکەی بۆ ئێمە زۆر کات مەسەرەن لە کۆڕ و کۆبوونەوەکانمان لە سیمینارەکانی کە پەیوەندی بە ژنانەوەی زۆر داوا لە حکوومەت دەکەینکەوە پرۆژەی بەبەرهێنانی تایبەت بە ئافرەتانیەوە بێتن بۆی ئەو ئافرەتە مەسەرەن هەرگیز نێبێت کێشەی داراییەکەی لە کۆڵ بیتەوە بابەتەکەیت کە بابەتێکی مەسەرەن نەفسیە غەریزەیە ئەوە دەوەستە سەر خودی ئینسانەکە خۆی یعنی بۆیە من بابەتی فرەژنی پێویست ناکە ئێمە سەر کۆمەڵگای پێوە سەر قاڵ بکەین بەڵکو دیسان بیگەڕین و لە بۆ شخصەکە خۆی ئەم شخصە حاجەی پێ هێچکە لە هەندێک حاڵەتدا هەیە کەسەکە بۆ نمونەکە پیاوەکەی حاجەی بە فرەژنی هەیە بەژنی دووەمدا هەیە یان جاروێ مەسەلەن کچەکە لە ڕووی غەریزە و لە ڕووی ئارەزوە چکە نابی ئەمەش ئەو جانبەی لەبەر بکەن لەبیر بکەین تەنها بوعدا نە تەنها بەتەنێ بوعدە اقتصادی و ئابوووریەکەیە نە تەنها بەتەنێ بوعدە غەریزی و جنسیەکەیە مەبەستمە ئەو کەسش کە ئەڵە من تەعەدود دەکەم کە تۆ ئەڵێ مەسەلەن تەعەدود آخر چ دینێکە ئەڵە کاکە من شەرعی خوا تەطبیقەکەم لە کاتێکە من پێم وایە لە دینە نەتەعەدود هەیە و نەیچ ئەڵێ بۆتان کرا بیکەن و تەواو یعنی وەکو چۆن نان خواردن و لە ئەسڵا لە دینە لە شەرع مباحە نەواجبی کردیە نەفەرزی نەکردی وەکو ئاماژەم پێ کرد حاڵەتی ئینسانەکە ڕۆڵی حاڵەتی ئینسانەکەش لە ناخواردنی شەمان شێوەیە حاڵەتی ئینسانەکە ڕۆڵ دەبینی ئەوە عورفی کۆمەڵگایە کە ئێمە بە تایبەتی کۆمەڵگای کوردواری خۆمان بە سێ جەمە خۆ سێ ژەمە خواردن بەستایەوە پرسیارکەوە لێ بکەم ئەی کەواتە بۆ کاتێک کە یاسایەک پەرلەمانتارێک کەسێک ئەوێت تەحیید یا تەحدیدی فرەژنی بکە مزاهەرەی لەسەرەکەن ئاگامان لێبوو لە سلێمانیەکێک لە خەتیبەکان کە دوای خۆشی بووە پەرلەمانتار خەڵکی هێنا سەر جادە لەبەر پەرلەمانی کوردستان ئەوی تەحدیدی مەسەلەی تەعەدود بکە کە باشە من ئەڵێم کاکەن ڕۆژی یەک ژەم ناخۆم تۆ قچێ بەسەرمۆیان خۆی حتا لە یاساکانیش ئەگەر تەمەشا بکەین لە ئەحوال عامە باز نەکرایە لە یاسای باری کەسی باسکرایانی کەواتە یاساکانیش وەکو چۆن ئاماژەمان پێکردێ بەجی هێشتێ لە بۆ خودی ئینسانەکە خۆی و حاجەی ئینسانەکە پێوە ئەو هەمواری کە لە هەرێمی کوردستان من لەگەڵ وەنیم کە ینی بەڕەهایی ڕێگا بدەین فرەژنی بکرێت و بە یاسا ڕێی پێ بدەین و لەگەر وەژنیمە بە یاسا قەدەغە بکرێتەوە فرەژنی نەکرێتن بەڵکو لێ گەڕین لە بۆ کۆمەڵگا ئەگەر مەسەلەن مەبەستم ئەوەیە ئەگەر فرەژنی ئەوەندە زۆر بۆ بوویتە کێشە لە ناو کۆمەڵگا دەبێ بە یاسا تەنزیم بکرێت دەبێ بە یاسا تەنزیم بکرێت ئەگەر منعی فرەژنی فعلا بوویتە دیاردەیەکی کۆمەڵگا و کێشەی کۆمەڵاتی بە دوای خۆی داهێناوە دەبێ ئەمە فرەوان بکرێتن یاسای سنووردارکردنی فرەژنی کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە تا چەند لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی و کولتوری کوردەواریدا دەگونجێت و تا چەند توانیوێتی ئەم کێشەیە چارەسەر بکات بەرگە و مادەکانی چین و بۆچی نەیتوانیوە ئەم دیاردەیە بە تەواوی سنووردار و بنبڕ بکات ئایا ئەم پرسە تەنیا بە یاسا کارپێکراوەکانی هەرێم چارەسەر دەکرێت یان دەبێت لە یاساکانی عراقشدا گۆڕانکاری بێتە ئاراوە بێگومان یاسای هەرێمی یاسای باری کەسەتی هەرێمی کوردستان
وەک یاسای عێراق و هەموو وڵاتانی ئیسلامی بەرمەبنای شریعەتی ئیسلام دامەزرێنراوە. بەڵام ئەوەی بزانین ئێمە لە شریعەتە مەسلەی فرژنی بە جۆرێک لە جۆرەکان ڕایە شەرت و شروتێکی زۆری نییە ینی بەس لە یاسای باری کەسەتی هەرێمی کوردستانە پێم وایە کۆمەڵێک قەید و قیود دانراوە ینی ئەم قەیدانە حەزەکەم بەڕێزت خۆت تشتێکی بخەیتە سەر دوای مناقەشەیەکی یەکەم لەسەری. بەڵێ زۆر سپاس. طبعا یاسای باری کەسێتی کە پێشتر بە قانون ئەحواڵ شخصی عراقی کاری پێدەکرا، بەڵام لە ساڵی 2010 ئەو یاسایە پاژوی کە پرۆژه یاسایەک ئاراسی پەرلەمانی کوردستان کرا دووبارە هەموار کراوە. سەبارەت بە یاسای فرەژنی کە لە مادەی 15 یاسای هەموارکراوی ساڵی 2010 کە مادەی دوی تایبەتە بە یاسای فرەژنی لە هەرێمی کوردستان. ئەوەی کە بەڕێزت باسی دەکرد بێگومان ئەو یاسایە چەند بەرگێک لە خۆی دەگرێت لێرەدا کە بۆ نمونە جیاوازی ئەو یاسایە لەگەڵ شریعەتی ئاینی پیرۆزی ئیسلام کە لەسەر یاسای فرەژنیان ئەو کەسێک کە ڕێ پێدراوە لە ژنی دووەمیان سێم بیهێنێتن. لەو حالەتەدا کۆمەڵێک بەرگە و مەرج هەنا کە ئەو پیاوە بتوانێت دووبارە زەواج بکاتەوە. بۆ نمونە مەسەڵەن یەکەم شتی دەبێت ئافرەتەکە لە بەردەم دادگا ینی مەبەستم ژنی یەکەمە لە بەردەم دادگا بێت تەنازول بکات لە بۆ پیاوەکەی کەەوە ئامادەیە تەقبولی ئەوەی هەیەکەوە پیاوەکەی ئافرەتی چیدی بەسەر بینێتن. حەزەکەم بەرگە بە بەرگە ڕاوەست جا ئافرەت هەیە تەنازول بکە بۆ یا پیاوەکە تەهدیدێکە بە تەلاق یا بە شتێک کە چونکە ئافرەت ئێمەش زۆربیان کە با بڵێن یەکەم ئازادی ئابووری خۆیان نییە سەر بەخۆی ئابووریان نییە دوم لەبەر ترسی کۆمەڵایەتی سێم لەبەرەوەی نەبێتە بێوەژن مەجبورە بێت قوبول بکەنەوە چ بڵێ لێرە حاڵەتەیە بتوێنێت توێ هەمومان کۆمەلگای خۆمان کللتوری خۆمان دەزانین کووە بەنسبەت ئافرەتی حاڵەتەیە مەسەڵەن حل لە حاڵەتەیە ئافرەت بە خۆشی خۆیتی ینی بۆ نمونە مەسەڵەن پیاوەکە لە بەرامبەریدا کۆمەڵێک شتی ئیمکانێتی مادیە بۆی دابین دەکاتن ئیدی ئافرەتەکە لەوانەیە لەو حالەتە ڕازبی حالەتمان هەیە ئافرەت لە ژێر کۆمەڵێک ترس و سانسۆر لەسەر سەریتی بتوێ لەو لە ئیتاری کللتورە عشارێکی خۆماندا پیاوەکە بە هەر جۆرێک بە ڕازی دەکاتن بەڵام ئەوە لێرە کێشەی دروست دەبێ ڕەنگە ئەو کاتی بە هەر شێوەیەک بێتن دێ لە بەرامبەر دادگا تەنازولەکەی دەکاتن بەڵام کێشە لێرە لە دوای دادگا دروست دەبێتن کاتێککە پیاوەکە ژینی جۆم دێنێتەوە ئیدی ئەو کاتی احتیمالە کۆمەڵێک کێشێکی دروست دەبێتن و دێتە سەرمەوزوع تەلاق و گرفت لە مابینی ژن و پیاوەکە. یەکشتی تر یەکسانی لە ئیدارەدانی ژن و بەزەمە هەر شریعەتیانی زۆر لەسەر ڕناوەسن لە شریعەتی شابێ عادل بێ لە مەبیت و لە نەفەقە بەس مەسلەی سەکسەوە تیانە مەبیت خەڵک وازان مەبیت یامانەوەی شەو تەوزیعکردنی شەوەکان مەسلەی سەکسنە ئەوە نییانە بەس بمێنێتەوە لای ئەوژنە مەرج نییە سەررجەیی لەگەڵا بکە با بڵێنەوە بە شریعەت لەسەرەوە زۆر ڕناوەسم ئەجا لە قانونەکەشە توانای جستەی پیاو ینی توانای سەررجەیی پیاو جا ئەمە چۆن ینی تەقیمە کردێت چۆن لە قانونێکە شتێکی وا هەیە چۆن پیاو توانای سێکسی نەکرێت بخۆی هەر لەو مادەیە باسی کرایەک لە بڕگەکانە بابەتی سەررجەیە لێرە لە حالەتێک ڕێب ینی لە بۆ هەردووچی هەم لە بۆ پیاوەکەی هەم لە بۆ ئافرەتەکەی مەبەستم ژنی یەکەمە لە حالەتی ئەوەی کە مەسەلەن ئافرەتەکە نەخۆشی درێژخایانی هەبیت ئەو نەخۆشیەکاری لە سەررجەی بینی ژنەکە و پیاوەکە بکات بەڵام لە چه حالەتێک دەبێت بە پێی راپۆرتی پزیشکی بیسەلمێنێ لە بۆ دادگای کە ئافرەتەکە ئەو توانایی نیە ئەو کات پیاوەکە ڕێپێدراوە کە ژنی دوێن بینێت بە هەمان شێوە پیاوەکەش بە شێوەیەکی تەقریری تۆبی دەبی بیسەلمێنێتن کە ئەو توانایەت ینی جستەیەی کە کامل بیتن بتوانانی کە مەسەڵەن ئەگەر هات و گرفتی لەگەڵ ژنی یەکەم لە مەجای کاری سەررجەیی هەبیت خۆ لێرە کە هانە دەبات ژنی دوم دێنێت هەمان کێشە لەوێش بۆ دروست دەبیتەوە لۆی لێرەدا لە بۆ ژنەکە و لە بۆ پیاوەکەش هەر هەمان شتە بەڵام چۆن دەبێت بە پێی راپۆرتی پزیشکی لە بۆ دادگای بیسەر آخر زۆر جار مەسەڵەن ئەم پیاوە دەرەقەتی ژنێکیە بەس ژنی یەکەمێ بەدڵنی ینی زەوقی ناچێتە سەر با بڵین بە معناکە ینی ناتوانێت سەررجەی لەگەڵ بکە بەو شوەیە کە مرتاح بێت یخۆ سەررجەیش بێتێ لە مرتاحبوونی پیا و یا ڕەزامەندی لەگەڵ ئەو مەسەلە ژنەکە ساردە ژنەکە هەر بەدڵی نیە لەگە پیاوە بە شێوە قانونیەکەی ئەوە کێشەکە ئەو ڕەبتی بە پیاوەکە هەیە بەڵام قانون ڕێ پێ ناداتن ینی حەزی پیاوەکەی لێرە شتێک نییە کە قانون بێ بە شێوەی حەزی پیاوەکەی لەگەر حەزی پیاوەکەی بیگونجێنە قانون ڕێ خۆی کوی داینا هەروە دەڕاتر هەیە یاسای هەرێمی کوردستان ئەو تەقیداتانی هەموو داناوە بە شێوەیە کە ناتوانانی ژنی دووەم
بکەیت بەڵام خەڵکەچن لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەو چونکە لە عێراقا کە ئەمە سەر بە عێراقین تعدد تقریبا شتێکی لەسەر نییە قەیدێکی لەسەر نییە مەسەن خەڵکی سلێمانی بە زۆرەچن بۆ خانەقین یا بۆ کرد زۆرترەچن بۆ خانەقین لەوە پێش خەڵکی هەولێر ئەچنە مەخموور مەسەن لە ئێستا ئەمە خۆی بۆ خۆی گرفتێکی ترە کە تۆ ڕێگاگری ڕێگەی تر هەیە ئەجا دوای شێتەوە لەناوە مشکلی تر دروستەکە لەسەر دەرەوەی هەرێم بڵێ حاڵەتی وا ئێجگار زۆرە بەداخەوە کە قانون ئەو ڕێیانەشی دانایە بەڵام جێبەجێ ناکرێتن باش ئەگەر کەسێک شتێکی وای کرد هیچ قانونێکی عقوبەی بە بەڵێ لە قانون ئاماژەی پێدایە بۆ نمونە ئەگەر پیاوەکە لە دەرەی دادگاکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەو کاری ئەنجام دابێت ئەو کاتی کە مەسەلەن ژنی یەکەم دەتوانێت داوای جیابوونەوەی لەسەر بکات هەر داوایەکە ئەو خولع یا تەفریق بەڵێ داوا دەکاتن بەڵام لە دادگاکانی خۆمانی ناو هەرێم ئەو کاتی عقوبەی ئەو پیاوەی کە لەسەری ئاشکرا دەبێتن ئەو حاڵەتە 6 مانگ ینی عقوبەکەی کەمتر لە 6 مانگ نەبێت و زیاترش لە ساڵێک نەبێت بەندکردنی و کولفەتی مادیشە بە بڕی 10 میلیۆن دینار سزا دەبێت ئەگەر ژنەکە داوای تەلاقی کرد ئەو کاتە خولع بیا تەفریقە بێ یعنی ژنەکە مافەکانی ئەفەوتی کە داواکە یا دادگا ئەو مافانە هەموویان بە ژنی یەکەم کە مێردەکەی بە سڕی لە حاڵەتی سڕی ئەگەر هات و ئاشکرا بێت بە هەموو پێوەرێک حەقەکە بە ژنەکەی دەدێت لێرە کەیسی ژنەکەی باشتر دەبێت لە بۆ وەرگرتنی تەلاقی بەرامبەر بە پیاوەکەی. لە سەردەمێکدا کە هێز ئەقل بەسەر هێزی زەستەیی دازاڵ بوو ئافرەتان دەتوانن لەسەر جەمبوارەکانی ژیاندا ڕۆڵی چالاک بجێڕن زاڵکردنی ڕوانگە و تێگەیشتنی ژنان بۆ ژیان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان گرنگە بۆ کەمکردنەوەی کێشەی ژنان پێویستە گۆڕانکاری هەم لە یاسا و هەم لە نەریتەکاندا ڕووبدات کە ئەمە پەیوەستە بە سیاسەتی پێشخستنی کولتوری لەلایەن حکوومەتەوە.